الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على مبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. سلام و بەرەکات و ڕەحەماتی خوای پەروەردگارتان لەسەر بێت. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویستم گوێگران و بینەران و بیسەرانی بەڕێز، وا لە ئەڵقەی ئەم جارەشمان لە بابەتەکەماندا وشە قورئانیەکان و جیاوازیان لە جوانیدا بێکتر شاد بووینەوە. ئەمڕۆژ لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویست دەمانەوێت چەند وشەیەکی تر شڕۆڤە بکەین بەیەکەوە لە وشە جوان و ناوازەکانی قورئان لە جیاوازەکانیاندا بۆی بەیەکەوە تاموچێژێکی تایبەت لەم بابەتانە وەربگرین. مامۆستای بەڕێز بە خێراتن دەکەین، خوای گەورە پاداشی بە خێتانداتەوە و ئامادەبوونت لە بەرنامەکە. مامۆستای بەڕێز ئەم وشەی کە باسی دەکەین ئەم جارە دوو وشەیەکە ناوەڕۆکەکەی یەکە، بەڵام کۆمەڵە جیاوازی وردیان تێدایە. دیارە وەکو گوتمان وشە قورئانیەکان هیچیان بەبێ حکمت بۆ تکرار و دووبارە نەهاتوو. ئەمیش وشەی ئەلمەطەر ئەلغەیث. جەناب چۆن دەڕوانیت ئەم جیاوازینیان ئەم دوو وشەیە؟ خب پاداشدات و جناب موسی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة و رحمة خوای گەورە لە هەموو لاکتان بێ بەڕێزان و خۆشەویستان. موسی گەورەمان بەنسبەت وشەی ئەلغەیث و ئەلمەطەر طبعا هەردووکیان بە معنای بارین دێت یاخود باران بارین دێ، بەڵام زمانی قورئان هەمیشە جیاوازی تێدا، هەمیشە دەستکەوتی تازەمان پێدەبەخشێ، هەمیشە زانیاری تازەمان پێدا. وشەی غەیث لە قورئاندا زیاتر بۆ بارینی بارانە کە ڕەحمەتی لەگەڵ بێ، کە ژیانەوەی لەگەڵ بێ، بوژانەوەی لەگەڵ بێ، مژدەی تێدا بێ، زیاتر غەیث بەکاراتەوە. بەڵام مەطەر زیاتر بۆ لایەنی عەزاب و سزا و ناڕەحەتی و عەزابدانی قەومان بەکاراتەوە. بۆ نمونە خوای گەورە لە باسی غەیثدا دەفەرمێ لە دوای ئەو 7 ساڵە وشکە ساڵی کە لە سەردەمی پێغەمبەر یوسفدا ڕوویدا سەلامی خوا لەسەر بێ، کە مەلیکی میسر خەون دەبینێت، پێغەمبەر یوسف خەوەکەی ئاوا بۆ لێکداتەوە سەلامی خوا لەسەر بێ. 7 ساڵی خۆشگوزەرانی پڕ لە باران و لە خۆشی لە پێشتانە. پاشان 7 ساڵی وشکە ساڵی بە دوایدا دەفەرمێ لە دوای وشکە ساڵێکە ثم يأتي من بعد ذلك عام فيه يغاث الناس وفيه يعصرون. ساڵێک دێ بە دوای ئەم ساڵە وشکانەدا کە فيه يغاث الناس، خەڵکی تێر بارانی بۆ دەبارێ، دەبوژێنەوە، زەوی زیندوو دەبێتەوە، خەڵک دەبوژێتەوە، دانەوێڵە زیاد دەبێ. بەڵام لە باسی مەطەر کە وەکو باسم کرد زیاتر بۆ عەزابە، مەسەلەن لە باسی قەومی عاد دەفەرمێ فلما رأوه عارضا مستقبل أوديتهم قالوا هذا عارض ممطرنا بل هو ما استعجلتم به ريح فيها عذاب أليم. دەفەرمێ گوتیان هذا عارض ممطرنا، وکە شتێک هاتووە پەڵە هەورێکی ڕەشوا بوو کە وا لێ خوێندەوە کە گوتیان ئەمە بارانێکە بارانمان بۆ دەبارێ. بەڵام لە کاتێکدا سزایەک بوو بۆ ئەو قەومە کە پێی لە ناوچوون. بەڵێ یارە مامۆستا، وشەی مەطەر لە قورئاندا تقریبا 15 جار هاتووە، بەڵام بە زۆری لە سیاقی بارینی غەزەبدا هاتووە، عەزابدا هاتووە، وەکو ئەشکەنجە. وأمطرنا عليهم حجارة من سجيل، يعني لە ئاسمانەوە جاریوایە بارینی باران، غەزەب، وشکە ساڵی. یعنی زۆر جار ئەمە کە خوای گەورە بۆی نادوو لە سیاقی عەزابدا هاتووە، نەک لە سیاقی یەک جار لە قورئاندا وەکو بارانی باران. دەشگونجیە زۆر جار مەطەر هەم بۆ خێریش بێت، واتە دوولانێ، بەڵام غەیث ئیلا بۆ خەیرە، ئیلا بۆ خۆشیە. بەڵام مەطەر لە سیاقی خێریشدا هاتووە کە وەکو بارانشی ئاسایی. ولا جناح عليكم إن كان بكم أذى من مطر أو مرض، يعني لە کاتێکە ئێوە مشکلەیەکتان بۆ پەیدا بوو، دەتوانن لەبەر باران بارین یا لەبەر نەخۆشی ئێوە ئەو کارە نەکەن. واتە لێرە مەطەرەکە وەکو باران دێت بۆ سزای. ئەو جار دایمەن مەطەر دەگونجێ بارانێک بێت، چونکە بۆ عەزابە لە کاتی خۆیدا نەبارێ. جوانە. یعنی چۆن ئێستا ڕیحمان هەیە و ڕیاحمان هەیە، ڕیاحەکە بۆ خۆشیە، بەڵام گەکردی بە ڕیاح واتە لێرەشە بارانەکە ئەگەر بۆ خۆشی بێ غەیثە، بەڵام ئەگە بۆ عەزاب و بۆ ئەشکەنجە ئەو بێ دەبێتە مەطەر. واتەیە جاری واشەیە بۆ خێر هاتووە.
کە خوای پەروەردگار بە زۆری وتمان لە سیاقی عەزابدا دەیهێنێ وەلەقەد ئەتەو عەلە القەڕیەة الەتی ئومطرت مەطەر السەو یعنی ئەمە لێرە مەطەر السەو لێرە وەکو عەزاب اینجا بە زۆری وەکو وتمان زۆر جار غەیث لە بابی معاوەنە و هاوکاری و بەدەمۆچوون هاتووە فاستغاثه الذي من شيعته داوای کردو هاواری کردووە ئالی ناو دۆزەخ هاوار دەکەن بۆ مالک وإن يستغيثوا يغاثوا بماء هاوار دەکەن داوای هاوکاری دەکەن ئەوانیش بەدەمیانەوە دێن بەدەمەوە هاتنەوەکە ئیغاثەیە بەڵام ئاەتیان هێناوە نەهێناوە ئەو شتێکی ترە تا لێرە بە زۆری ئیغاثە یان بەدەمەوە هاتنێکە یان کە کەسێک کۆمەکێکی دەکەی ئەمە بە ئیستیغاثەوە هاتوو ئەسڵ وتمان مەطەر لە بواری بارانبارینە دەگونجێ نافع بێت دەشگونجێ ضار بێ ستا خوای پەروەردگار کە زۆر جار باسی قەومان دەکا فەئەمطەرنا عەلەیهیم مەطەرەن فەساء مەطەڕ المونذەرین بەڵێ باسی سزا ئەوسا لە باسی غەیث لە باسی دەسەڵاتی خوای گەورەش دەهاتوە بۆ إن الله عنده علم الساعة وينزل الغيث کە یەکێکە لە نیشانی دەسەڵاتی و عەزەمەتی خوا هەم نیعمەتە هەم عەزەمەتی خوای گەورەی تێدایە نیعمەتە بۆ ئێمە ئەم غەیثەکە دەبارێ و هەمیش عەزەمەت و جەلالەتی خوای تەبارەک و تەعالی تێدا دەردەکەوێت بەڵام زیاتر کە وەکو جەناب فەرموود مەطەڕەکە بە زۆری دەچێتەوە لای سزا و عەزاب و شتێکە ئینسان دڵی پێخۆش نییە ئەمەش بەڕاستی جوانی و جەمالی قورئانمان بۆ دەردەخات کە جیاوازی لە نێو ئەم وشانەدا کردووە زۆر جار غەیث یا ئەوە لە بواری داوەیەک کە بەرەکەت و خێرێکی تێدا بێ یعنی داوە و ئەم دینە کە بڵاو دەکرێتەوە پێغەمبەری خوا شوبهاندوویەتی بە غەیثێک إن مثل ما بعثني الله به من الهدى والعلم كمثل غيث أصاب أرضا لێرە تەشبیهی کردووە ئەو داو بانگوازەی کە پەخش دەکرێت بەسەر خەڵکاوکو ئەو باران پڕ ڕەحمەتەیە کە بەسەر زەویدا دەبارێت چ خێر و بەرەکەتێکی پێوەیە ئەم داوەش ئەو خێر و بەرەکەتەی پێوەیە یا لە شوێنێکی ترا كمثل غيث أعجب الكفار نباته یعنی وەکو چۆن بەرەکەتێک لە کەسی جوتیار لە بەروو بوومەکەی دەبینێ بارانێکی بە خێر و بەرەکەت دەبارێت چەندە بەرهەمێکی زۆر دەدا لە بەروو بوومەکەیە ینی زۆر جار ئەو دینە ئەو بەرەکەتە دەدات هەمیشە و دەست ئەو وشانەی غەیثە کە هاتوون قورئان هەر ئەو خۆشی و مژدەوانی تێدا هەیە إذ تستغيثون ربكم أني ممدكم بألف مامۆستا بەڕێز بابەتێکی تر کە زۆر گرنگە ئێمە قسەی لەسەر بکەین ئەویش بەڕاستی جیاوازیەکی ترمان هەیە لە بینی سەنە و عامدا ئەم دوو شە قورئانیەش کە دەبینین پانتاوێکی زۆریان لە ئاەتەکانی قورئان داگیر کردو خەڵکیش لێکیان جا ناکاتەوە هەر دەڵێ ساڵ بەڵام ساڵەکە چ ساڵێکە چۆن ساڵێکە بۆچی هاتووە بۆچی نەهاتووە بەڕاستی پێمان خۆشە جەنابەت تیشکێکیشمان بۆ بخەیتە سەر ئەم دوو وشەیە خۆپەت دەشداتەوە ماوسا چۆن غەیث و مەطەڕەکە لێک جیاواز بوو عام و سەنەکەش لێک جیاوازە چۆن غەیث بۆ خۆشگوزەرانی بەکارهات مەطەڕ بۆ سزا و عەزاب بەکارهات هەمەر ئەو جیاوازە لە نێوانی عام و سەنەدا عام بۆ خۆشگوزەرانیە سەنە بۆ بەڵێن ساڵە ناخۆشەکانە بۆ ناڕەحەتیەکانە بۆ وشکە ساڵیە بۆیە عام لە قورئاندا زیاتر بۆ خۆشی و خۆشگوزەرانی بەکارهاتەوە بەڵام سەنە بۆ ناڕەحەتی زیاتر بەکارهاتوە إنا أرسلنا نوحا إلى قومي فلبث فيهم 1000 سنة إلا 50 عاما ئێمە نوحمان نار بۆ لای گەلەکەی کە 1000 سەنە لە ناویاندا مایەوە جگە لە 50 عام سەنەکە ئەو 950 ساڵە دەکە 1050 دەرکە 950 ساڵی داوەکەی دەکا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کە ئەو پەڕی ناخۆشی و ناڕەحەتی لەگەڵ قەومەکەیدا بینی بەڵام ئەو 50 ساڵی دوای ئەوە ساڵانێک بوو لە دەستی ئەم قەومەکە لە ناوچوون ئیسراحاتی کرد بۆیە خوای گەورە بەس 50 ساڵەکەی تر دەفەرمێ عام بەڵام بە 950 ساڵەکەی ناوناوە سەنە بۆ زیاتر بۆ ناخۆشی و ناڕەحەتیە ئەو ساڵانەی کە لە قورئاندا لە زۆر شوێن سەنە سینین ئەمە هاتووە
يعني ساڵی وشکە ساڵی قات و قڕی پێش و ئازار دەردەسەری سەباسی بني إسرائيل لك القرآن كذا فرميتي هنا في الأرض 40 سنة أو أنا مادام فرماني خوان جيبت جينا كرت بفرماني أو نتشونا أو شارع خواهي قولش وعدي أو إلي ورقتن كذا بيه شل دانا صالي بدل السري ونارحتي وتي هالدراعي بمن نوا خوي أوصل صالة يعني بو بس أنا هاتو لبلوي تي هالدراعبون ماشي نفر من 40 عام 40 عام 40 سنة 40 سنة يعني القرآن ده باسي جاني دنيا دكا أفرأيت إن متعناهم سنين يعني أنا بيني أو أنا صنصالك جاني خوش ما بيدان لدنيا تمتع ينكر بەڵام زانان دەفەرمون ژیانی دنیا هەر چەندە خۆشیش بێت هەر ناڕەحەتیە هەر دەردەسەریە هەر ئێش و ئازار و ئەو جار ژیانی بێباوەڕانیش بە زۆری کە ئێمە بەڕ لە ڕواڵەتدا دەیان بینین لە خۆشیدان بەڵام باوەڕ دەکە هەر ئەو ژیانە بۆوان گەورەترین عەزابە هەر لە دنیادا خۆی گەورە عەزابی داون بە بەراوردیش ئەو ژیانی دنیا ئەگە هەر چەندی خۆش بێ لا راحة في الدنيا هەمیشە ئیسراحەتی هەرتانە بەڵام لە بەرامبەری خۆشەکانی بەهەشت هەر دەبێتەوە سینین وما الحياة الدنيا في الآخرة إلا قليل لبيت قدر بدريا ولقد أخذنا آل فرعون بالسنين ونقص من الثمرات لعلهم يتذكرون آل فرعون ما دفرمي بالسنين وبوشك صالي نفرمي باسي عامناك لسان باسي ناخوشي ونارحتيا يعني مدي ما نوي أصحاب الكهف فضربنا على آذان في الكهف السنين عددا يعني أوانش بدم إيش وآزار ونارحتي بم بدستي قومكيانوا يعني لنا تشاري توبسي تأشكوتيك وداد السري ونارحتي كي زوري أنتو شادو بدستي قومكيوا يعني شوية دفرمي زور باسي أم أصحاب الكهف داكت كجاني من بالسنين ديني هندي تشار ما مسا ابتلاو تاقي كرنويك كان سري توزيق نارحت دكري سباسي عزير ذكا سلام يخير فأماته الله 100 عام أما ابتلاء شي خير بوبو أو كخواندويتي دواي كم لبث قال بل لبث 100 عام نا باسي سنناك شو كبو كارجي خير بو بابتي شي زور قولو قرنك خواهي پرقاوي استويتي حقيقتي نشان ده أما بوي خير بوا وتساوي زيادة روشن بوا أما شهر عام بوا وتا ئێمەیان ساڵە پڕخێرەکان عام و فیل عام و عەمواس ئەم ساڵانەکە خۆشیان تێدا بۆ بەرەکەتیان تێدا بۆ مسڵمانان کە عام فیل پێغەمبەر هاتوتە ناودێت سەنەی فیل یعنی ئەو ساڵی کە خێر تێدا هاتوتە ئاراوە و سەرکەوتنی تا بووە ئەوسا لە مسڵمانان ناوێن لە ساڵی ماتەمێنینە عام الحوزن نەک سەنەت الحوزن بۆ چونکە ئیسراء و میعراجی تێدا ڕوویدا ڕاستە دایک من خەجە وفاتی کرد ئەبوو تاڵیب وفاتی کرد ساڵی ماتەمین بوو بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس نەسری بەدوادا بوو معجزاتی بەدوادا بوو و مسلمان بوونی کۆمەڵێک لە جنەکانی بەدوادا بوو یان باسی بنی ئیسرائیل کە وتمان بە تایبەتی جوولەکە ئەوانە ئامانجیان بە زۆری دنیا بووە بە دوو چێژی دنیاییدا یەوەد ئەحەدوهم لەو یوعەمەڕ 1000 سنة يعني ژیانی وان هەر چەندە چکە و خوای گەورە کە باس دەکات دەفەرمێ حەیات باسی بە حەیات ناڵە ئەلحەیات واتە هەر جۆرە ژیانێک بێ ئەوان قبوڵیان بووە باشە ئەوە نەبێت ئەو ژیانە لەسەر ئەساسیشی ئەخلاق و ڕەوشت و حەڵاڵ و حەرام ئەویان نەخوێندوێتەوە بەس پارە پەیدا بێت ژیانێکیش ئەوا بێت سەنەیە نابێتە عام واتە خۆشی نابەخشێ بەو کەسە سەو ساڵانی پێغەمبەر یوسف عليه السلام کە دەخرێتە سجنەوە خوای گەورە دەفەرمێ فلبث في السجن بضع سنين لەناو زینداندا چەند ساڵێک مایەوە دوایەوە کە بە کەسێکی کە ڕزگاری دەبوو ئومێدی پێ بوو قال لي الذي ظن أنه ناج منهم اذكرني عند ربك سزاکێەوە بوو فلبث في السجن بضع سنين چەند ساڵێک تر زیاد مایەوە لەناوێ بۆچکە نابێ داوای لە مەلیکە کە من بێتاوانم ئەی کە خوای مەلیک دەتبینە چی پێویست دەکە باو بڵێ بۆ بە سینینە زۆرێک عقوبە بووە ئەو سزنە عقوبەیە یعنی هەر کەسێک داوا لە غیری خوا بکات کە دەڵێ اذكرني عند ربك
چ پێویست دەکە بەتابە لە مەقامی پێغەمبەرە لێرەیە خی پەروەردگار ئەو ساڵانە وەکو تاقیکردنەوەیکە قورس و ناڕەحەتی بۆ 7 ساڵە وشکە ساڵەکە تەزرعونە 7 سنین دەئەبە 7 ساڵ 7 ساڵی ثم يأتي من بعد ذلك عام خۆشگوزەرانەکە عامە خۆشگوزەرانێکە عامە دەستخۆش ماوەسە بەڕێز خۆپەردەش داتەوە دیارە عام وکو باسمان کرد بەمانەی ساڵانی خۆشگوزەرانی دێن یاخوت وکو جەناب فەرموو تاقیکردنەوە بە خەیر دێت بەڵام سەنە زیاتر بۆ وشکە ساڵی و ساڵی ناخۆش و بۆ ساڵانێکە خەڵک تیدا لە ناڕەحەتیدا بن لە وشکە ساڵیدا بن یان تیدا سزا بدرێن عقوباتی تدابی پێی دەگوترێ سەنا یاخود سنین خی گەورە پاداشتی بەخێدان دەمامسە بەڕێز ئاڵقێم جارش گەیشتینە کۆتایی خۆشەویستەکانم بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەیەکی تر لە بابەتێکی گەورە و گرنگا بە یەکشاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. خی گەورە پاداش